ئەم تەلاقە کاریگەری خراپ لە مناڵ دروستەکە، مناڵ لە مەکتەب دوورە خاتەوە، مناڵ بێنازەکە، مناڵە خاتە خانەی بێسەرپرشتانەوە. واللهی عیبە ئینسان بەو شێوازە ئەگەر ئافرەتێکت ناوێ جوان بی دەرەوە دە ساحێبی، ئەنجا تۆ ئەگەر بڕیارت داوە لێی تێنەگەی مەیڵە مناڵ بخەیتەوە. کەفا بالمەرئی ئیثمەن ئەن یضیع من یەقوت. بەسە بۆ تاوانباری لە ڕۆژی قیامەتە کە خوای گەورە پرسیارت لێ بکا بڵێ خێزانێکم ئەو ئافەتم کرد بە خێزانی تۆ. ئەزانن بەڕێزان لە ڕۆژی قیامەتە پرسیاری خێزانەکانمان لێکرێ چەند داواکاری هات هەمووی ڕەت کردو لەبەر خاتری تۆ. پرسیاری خورمات لێکرێ، پرسیاری گڵاسی ئاوی سارد و لێکرێ. یعنی ڕۆژێک گوێم لە یەکێ لە زانایان و عولەما بوو، خوای گەورەم ئافرەتی داوەتە دەستەوە، ئەتوانی ئیسلاحی بکەی؟ تۆ چاوەڕوانی ئەوەی ئومەتێکی ئیسلاح بکەی، تۆ ژنێک و پێی ئیسلاح ناکرێ، تۆ دوو مناڵ و پێی ئیسلاح ناکرێ، تۆ ناتوانی سێ چوار مناڵ بەخێو بکەی، لەکوێ توانی داوای گەورە بکەیت و خەمی ئومەتێ بخۆیت؟ لەبەرەوە بە ئاگامان لە خێزانەکانمان بێت. ما ئەکرەمەهن ئیلا کەریم. هیچ کەسێ نییە ڕێز لە ئافرەت گرێ خۆی بەڕێزە، هیچ کەسێ نییە ئیهانەی ئافرەتکە خۆی بێڕێزە، بێڕێزە. و ئافرەتش ئەگەر قسەی کرد مخالەفەیەکی کرد پیاو لێیت و هەیە لێیت و ڕەبێ لە قورئانە فەرمێ جێی لێ جیاب بکەرەوە، ئامۆژگاری بکە، توانی لێی بدەی. لێدانێک جگە لە دەموچاو بەڵام تەئدیبی ئەو لێدانەی عەشار ماسی حیتیاشکێنێ ئەوە نییە. هیچ کاتێک ئێمە مامۆسایان ئامۆژگاری خەڵ ناکەین بە کێبڵ و بە ماسیحە و بەمانە لە ئافەتان بدەن، ئەوە دوورە لە ئیسلامەوە. ئینسان هەتا بتوانێت بە قسەی خۆش و خێزانەکەی بکات بە برادەری خۆی، ئەوە بەڕاستیەکەی کاری چاک. بۆیە هەوڵ بدەین ئینشاءڵڵا با مناڵەکان بێناز نەبن. جا مناڵ فێری دوو زمانەیە بێلەوە، لای پیاوە هەفتەیەکەش لای ژنە، ئەم هەفتەیەن دایک و چی وت باوک و چی وت، فێری دوو زمانیەکەن. مناڵێکی بێسەرپەرشت درۆزن دوو لە ڕووی بەڕێستان، بوهتانچی غەیبەتچی، مناڵێکی دەستپیس دەرەچێ زۆرجار و خەڵکشەیە جیابوونەوە مناڵێکی زۆر بەڕێز و بە حورمەت دەرچوون. ولا ئەسلی شەریعەتشا مناڵ هی ئافرەتە، هیچ پیاوێک لە ئێوە زوڵم لە کچەکەی نەکات بچێت مناڵەکانی بداتەوە بە زاوە بڵێ من مناڵی زاوە بەخێو ناکەم و ئاواکەم. واللهی لە ڕۆژی قیامەتە خوای پەروەردگار لە خۆشەویستان دەکات. هەر کەسێک چۆلەکەی لە دایکەکەی بکە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لە خۆشەویستانیەکە. ئەی مناڵ و مەلۆتکەیەک لە ولادە بۆ ئەیخێتەوە بەردەسی باوکی، پێناس پەروەردەیەکەی نازانێت کامە دایکەتی. ڕۆژێ لە ڕۆژان دەم نابا بۆ سنگی دایکی بە شیری قوتو مناڵێکی گەمژە و گەلحۆی لێ دەرەچێت دوو لە ڕووبەرستان. با هەوڵ بدەین نەرم بین، سەبر بگرین. ئەگەر خێزانەکانمان ڕەوشتێکشیانەیە تووڕەن خەواڵوون کورە درەنگیان نوێژەکەن بە نەسیحەت هەموو چارەسەرە بێت.